جناية الولي على نفسه بمعصية الله ورسوله. والله أو كسا أو باوكا جا باوك بي با پیر بي برا بي مامك بي أمر قريب كولي أمر آفرتك أو كاتب بشودانة كدراوة دستي أو شرع داويتيا يان كومالغا بيس باردوا لەو کاتەدا بڵێن نایدەم بەو کوڕی کە هاوشانتەوە دڵت پێوەیەتی یەکەم تاوان بەرامبەر بەخۆی کردوێتی ئەو پیاوە، تاوانی بەرامبەر بەخۆی کردووە، ئەمری خۆی شکاندووە، ئەمری پێغەمبەری صلی الله علیه وسلم شکاندووە. هەر کەسێکیش ئەمری خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم بشکێنێ واللهی پەنجەی پەشیمانی لە دنیادا پێش قیامەت دەگەزێ. واللهی ڕۆژێک ئەم کچە دەچێتە پێشەوە، چونکە ئەم باوکە ناهێڵە شوو بکە، هەردوو سێ جاریش خوازبێنی دەچێ وردە وردە دەمێنێتەوە. بەڕێزان کچ وەکو میوە وایە، تکایە باش گوێ لەم قسەیە بگرن، کچەکەت وەکو میوەیەکی جوان وایە خوا پێی بەخشیوی، تکایە بە کاڵی مەیدە بە کەس. واللهی کچ معقول نییە لە 14 ساڵیدا شوو بکە، واللهی معقول نییە لە 12 ساڵیا شوو بکە، با باڵاشی بەرز بێ، با بلوغی جنسیشی بوو بێ، کوڕە بلوغی عەقڵی و کەماڵی نەبووە. براکەم میوەکە کاڵە، تخوا پرتەقاڵی کاڵ گوناه نییە لێی بکەیتەوە دوای بیدەی بە کەسێک، نەبۆی دەخورێت بە فڕێدا، مەگە تۆزە بۆنی پێوە بکە دوای بۆنکردنەکە فڕێدا. و ئەگەر گەیشتە حەدی گەیشتنی خۆشی مەیهێڵەوە، میوەکە بەدارەکەەوە بێڵیتەوە بەیانی کرم دەیخوا، خۆی دەخواتەوە. کچیش عادەتی وایە لە سەردەمی پێگەیشتنیدا سوپاسی ئەڵڵا بکە، یەکی شیاو هاوکو فاتۆ دەخواست بێنی، بەخوا بیهێڵیتەوە وەکو میوەی سەردارەکە بۆ خۆی دەگەنێ، خۆی دەخواتەوە لە خەفەتە ئەگە حیا و حرمەت نەشکێنێ و بە حیا و حرمەتەوە لەلات دانیشێ، ئاخری دەیکوژی بەهانەی لێمە دۆزەوە. مادەم بەدڵی خۆیەتی تۆ چت داوە لەوەی کە 100 ڕەخ نەدەگری، ئەو فڵان کەس هاتۆ دەخواست بێنی وەڵا سەری زلە، ئەوەی تری سەری گزگلە، ئەوە گوێ ڕەپە، ئەوە گوێ کەپە، ئەوە گوێ تەپە، ئەوە چاوی بزنە، ئەوە چاو کونە شوژنە. جا ئەم جەمالی یوسفە کاکە لەکوێ بۆ تۆ بێنم؟ ئەم هەموو جەمالی یوسفە لە ئینسانێکا کۆ نابێتەوە، کچەکەی خۆت پێی ڕازیە موبارەکی بێ. والله ئەوە گۆشت فرۆشە بۆن گۆشتی لێدێ، ئەوە بۆن گریسی لێدێ، ئەوە بۆن گەچی لێدێ. ئەی ئەم هەموو پزیشک و ئەندازیارە کاکی من بۆ تۆ لەکوێ بێنم؟ کوڕەخوا دەکا کچەکەت بەو کرێکارە ڕازیە، بەو گۆشت فرۆشە ڕازیە، بەو فیتەرە ڕازیە، یەخوا موبارەکی بێدە لێی گەڕێ، ئەو لەگەڵ یا دەژی خۆ تۆ لەگەڵ یا ناژی. ئەمەندە بەهانە بێنیتەوە کچەکەت خوازبێنی کەری نامێنە و ئاخری دەمێنێتەوە. جا ڕۆژێ بە خۆت دەزانی هەموو جار کە سەیری کچەکەت دەکەی نەفست ئازارت دەدا، کاتی خۆی نەمێش کچەکەم شوو بکە، ئێستا وەکو کچی فڵان کەس دەبوو بەدایک چەند مناڵی دەبوو. ئەزان بەسەراتێکی ڕاستەقینە هەیە، یەکێک لە کچە بەڕێزەکان کە چەند خوازبێنی کەری باشی هەبوو، باوشی هەر یەکەیان ڕەفزێکی هێدایە و بە بەهانەیەک ڕەتی دەکردنەوە. کچەکە تەمەنی چۆ پێشەوە، ئەوەندە بە حیا و حرمەت و دیندار و بەڕێز بوو، لە ناخی خۆیان هەر هەمووی خواردەوە. بێ ئەمری باوکیشی نەکرد، دڵیشی نەشکان، حیاشی نەبرد، دەستی خیانەتیشی لە پشتەوە لەگەڵ کەسا تێکەڵاو نەکرد، هەمووی لە سینەی خۆیان کۆ کردەوە تا کوشتی. لە خستەخانە بوو، چەرچەفێکی سپی بەسەرەوە بوو، ئاخر لەحزەی ژیانی بوو. باوکی چووە لایە، وتی باوکە سەرت بێنە پێشەوە، با دوو قسە لەگەڵا بکەم. وتی باوکە وەکو هەر کچێک حەزم دەکرد ڕۆژێک لە ماڵی خۆما دەعوەتت کەم، حەزم دەکرد لە ماڵی خۆما خزمەتت کەم، نەک لە ماڵی خۆتە. بەڕێزان کچ حەز دەکا کە پێگەیشت چۆ ماڵی خۆی خزمەتی باوکی بکە، نەک لە ماڵی خۆتا خزمەتت بکە. ئەی باوکە چەندم حەز دەکرد ڕۆژێ بێ بە میوانداریمان بڵێ باوکە بەخێر بێ، چەنە حەزم دەکرد منیش ڕۆژێ پیاوێکی بە حرمەت بانگم کا ژنەکە، هەر کچەکە بووم نەبووم بە ژن. باوکە چەندم حەز دەکرد ڕۆژێ وشەی دایکە ببیستم لە دەمی مناڵەکەمەوە، تۆ هەمووت مەحروم کردم، هەمووشم بە قوربان کردی، لە دنیادا ڕێزم نەشکاندی. بەڵام داوا دەکەم باوکە ژیان، یا ڕەبی خوایە تۆ چۆن لە هەموو خۆشێکی ژیان منت بێ بەش کرد، خوا لە بەهەشت مەحرومت کە. یەکسەر ڕوحی دەرچوو. ئەو باوکە دوای وەکو شێتی لێ هاتبوو، ویژدانت ئازارت دەدا. تێتاندا هەیە نەڵێی لەگەڵ منی نییە مامۆستا، ئەو هەموو گەنجەی مراجعەت بە ئێمە دەکا، نازانی چی لێ بکەی. کاکە تۆ کە گوێ لە من دەگری، گوێ لە من مەگرە، وەرە گوێ لە قورئانەکە بگرە. ظاڵمی بەسەر نەفسی خۆتەوە، وەڵڵا پەنجەی پەشیمانی دەگەزی ئەگەر ڕێگری لە بەشودانی کچەکەت بکەی لە هاوکوفی خۆی.